و دوای دەنگۆیەک کەوتون کە ماوەیەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان باوە. دەنگۆکە ئەوەیە هێلانەی شەمشەمە کوێرە یان چەکچەکولا جۆرە جیوەیەکی تایبەت و بەنرخی تێدایە. هەرکەس دەستی بکەوێ لە نێوان 20 بۆ 100 ملیۆن تومەن پارە دەکات. ئەو دەنگۆیە خەڵکێکی زۆری ڕەوانەی ناوچە شاخاوی و ئەشکەوتەکان کردووە کە پێیان وایە ئەو باڵندەیە هێلانەی لێ دەکات. دەیان هەوێ بە ماوەیەکی کورت و کارێکی ئاسان داهاتێکی باش بەدەستبێنن، بەڵام لە کۆتاییدا هەر ماندووبوونیان پێدەمێنێتەوە. ناقۆڵەمی ڕۆیبیە شۆیقات بێژن هێلینی چەکچەکیلۆ تێنا فروتن و نزۆیە تای و جماعات دوود گەڕێت. چەند ڕۆژامش دوود گەڕێن وچی ئۆنەوە و قۆڵەمێت پرسین تشتێکی هوت و کلان درووە. هەندێک دەبێژن مایە پایدۆ کیلۆمەتر 6 میلیۆن ئەمری دیرۆ کەوین لێ ئاستینی درووە دەبێژن کوێ بهێلین ئاو دەبێژی تێلۆلۆ ئاو دەبێژی تێلۆلۆ دەرخۆڵە کیلۆ چناتیۆی هێلینی پارانێت دیکاتینن خڕۆتیان مۆڵێتۆن تشتێکی هوتا شۆیقا کاتیان قۆڵەمی. ئەم چوونە شکاوتەوە چوونە ڕۆزۆدەوەن دەرۆگەریۆن ماچە پایدۆ ناکرد. هەندیان بەری خوددانیا هێلینی جوجک و ناویە حیواناتی دیکەنە چه هێلینی چەکچەکیلی نینە جماعەت زۆر شاد پایدۆ کرد ئەمە خەر ئەو هێلینی حیواناتی دیکەنە هیچ چەکچەکیلی نینە. بە 2-3 ساڵ جارێک بابەتێکی لەم شێوەیە بڵاو دەبێتەوە. لە ساڵانی ڕابردوو بڵاوکرایەوە کە چرای نەوتی یان مەکینەی دوورینی کۆن ئەو ماددە تایبەتیان تێدایە. هەر جار کە دەنگۆکە بڵاو دەبێتەوە خەڵکێکی زۆر وە دوای دەکەون. کەسانێک کە بە دوواداچوونیان بۆ سەرچاوەی دەنگۆکە کردووە دەڵێن هەموو تەنیا بیستویانە کە کەسانێک لەو کارە پارەیان دەستکەوتووە، بەڵام کەس نابینەوە خۆی پارەکەی لە گیرفان خست بێ. مرة هاتي جيت دبيتا بحث ودانج بالي مثلا والله عم دو فلان تشتاوينا يوم فلان دقيقة نوي هلوني فلان جرامه ودا كتير كو بفلان قيمته كرن 5 مليون 100 مليون هناك دي بيجن بابا 200 مليون كبرى مثلا شیراز ده هوته يتكرر يوم مثلا عراق ده هوته در حالی که چیزی واقعا شایعه. ئەو دەنگۆیە لە ڕوازانستیەکەشی ڕاست نییە. شەمشەمە کوێرە بە تەنیا هێلانەی نییە. ئەوان لە شوێنی تاریک و بە زۆری ئەشکەوتەکان بە کۆمەڵ دەژین. زستانانیش وەرزی زاو زەیانە. خەمخۆرانی ژینگە دەڵێن لەو ماوەیەدا نەک تەنیا بە شەمشەمە کوێرەکان زیانی زۆر بە باڵندەکانی دیکەش کەوتووە. هیتشتێک بناوی هێلینا چەکچەکولێ هەنیە و چەکچەکولا بە سوورەتی دەستە جەمعی لە شکاوتەدا زندگیت کەتن و نوکەش کو جەماعەت شکاوتەدا لێت گەڕێتن متاسفانە نزانن کو چەکچەکولا نوکە یەت نوستیە یەت خواب زمستانی دا و ئەوە جفتگیریە خو پێش خواب زمستانی داد کردن، پیش نوستنا خود داد کردن و نوکه حالت اکی دا که شاید بجن دوران بارداری وانه و زیده اینده که او پرنده لخوی راد کتاوه باعثت بیتن نسل و منقرض بیتن باعثت بیتن سر لیدتن و حتی بکجیتن اونش به اشتباه خراد کن و باعثت بین حتی هلینا هنده پرنده دیگر و کی بازیه و کی هندک بلبلو تشتن کو چند بن دارادا یا دوروبری شکاوتانه اوانش خراکن. دەستخستنی پارەی زۆر لە کاتی کەم بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ڕێژەیەکی زۆر لە لاوانی بێکارن خەونێکی گەورەیە. ڕەنگە کەس یان دامەزراوە گەلێک هەبن بە ئامانجی تایبەت بیان هەوێ ئەم خەونەیان بە ئاراستەیەکی ناڕازدا ببن.